سۆران خاوەنی ئەم زەویە سوتاوەیە. لە کاتێکدا بەرهەمەکەی پێگەشت بوو ئامادەکاری بۆ درێنە دەکرد، بەڵام ئاگێر ڕێسەکەی لێکردەوە بە خوری و گەنمەکەی بوو با غەڵووس. صاحب ئەم هەردە مێشتا نەم دووریوەتەوە 15 دۆرمە هی کوڕخاڵەکەشم 25 دۆرمە تقریبا 40 دۆنم مانگەنم مە تا ئێستا نەدووریوەتەوە دەوری 100 دۆنمشمان دووریوەتەوە بۆ ڕێکەمان تیا هەڵ نەگرتووە گشتی سوتا دەوری بۆ 1500 بەس بۆڕی بێزگە لە عسفور ڕشت دەستخۆشیش لە ئاوای حەسارەکەین لەگە ئاوای دارەمان کە بەهانامان هاتوونە ئاگرەکەمان کۆتڕۆل کرد لەگە ستافی هەریق و شورتەش. یەکەم جار نییە لەم گوندە کارەبا زیان لە بەرووبوومی جوتیاران بدات، بەڵام ئاگرەکە زیانەکانی گەورەتر بوو لە هەموو ئاگرەکانی ئەم ساڵی پارێزگای کەرکووک بەهۆی سووتانی بەشێکی زۆری سیستەمی ئاودێریەوە. لە شۆرتی کارەباوە بوو، دوایش لە ترێکتەر و مرێکتەر هاتن ئیشیان کرد خۆیان لە عمودێکدا ئەوی شۆرتێکیکەی دروست کرد. ئیتر ئاگرەکەمان دروست بوو تقریبان 40 دۆنم گەنممان سوتاوە 100 دۆنمیش پەرێزمان سوتا دووری بوومانەوە هەموو مەڕەشوتەکانمان کۆمەڵ کردو و بیگوازینەوە پێمان نەکرا لەبەر ئاگروشتە هەمووی کرێکاری تیا بوو خەریکیشی بوو. وانم بڵم 40 دۆنممان ئێمە گەنم بووە وەگەوەی بەچاو خۆتان نەبینن نەدووراوەتەوە سوتاوە سەروی 120 دۆنم 30 دۆنمشمان هەیە بڵێن دووریمانێتەوە بەڵام بۆڕیم ڕەشەکانی کاملتیاوە بۆ ئاگری گرتووە ئەتوانم تەسەورکەم بڵێم سەروی 1500 بۆ ڕیم ڕەشەمان هەیە سوتاوە. بەرگری شارستانی کەرکووک بۆ ئەمساڵ تیمەکانی دابەش کردووە بۆ ڕێگرتن لە ئاکەوتنەوەی ئاگر و بە زووی کۆنتڕۆڵکردنی. ئەمە کاریگەری ئەرێنی هەیە لە پاڵ هیمەتی گوندنشینانەوە بۆ زوو کۆنتڕۆڵکردنی ئاگری دەغڵودانی زوتیاران. ئەو ئاگری لەم زەویەدا دروست بوو لە ئەنجامی شۆرتی شکارەبا بوو کە لە یەکێک لەم ڕاگرانەوە کەوتە نێو زەویەکە و بۆ هۆی سووتانی ئەو بەربوومە. بۆ ئێوە پێویست دەکات زوتیاران بۆ لە مەودووە ئاگربڕ لە نێوان سیستەمی کارەبا و بەرووبوومەکانیاندا دروست بکەن تاوەکو لە ئاگەری شۆرتی کارەبا بەرهەمەکانیان پارێزراو بێت. کارۆ محەممەد کورسا نیوس گوندی حەسار ڕسنووری پارێزگای کەرکووک.